زیاتر دەکەین و زانیاری زۆر زیاتر وەردەگرین بێگومانەگەر دەرفەت هەبێت ئەویش عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە لە واشنگتنەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک عەبدوڵڵا سڵاوت لێبێ. پرسیاری هەمووان ئەوەیە ئایا دوای ئەم سەردانە هیچ گۆڕانکاریەک دەکرێت بێتە ئاراوە یان تەنها کۆمەڵێک کۆبوونەوەی ڕاوێژکارین؟ ئەمریکا بە تاکید سیاسەتی گۆڕاوە لە چاو ئیدارەی پێشوو لە چاو دەوڵەتی پێشووی ئەمریکا و خەریکی تاوتوێکردنی ئەوەیە کە سیاسەتی تازەی خۆی چۆن داڕێژێ بێگومان فشار بۆ ئێران دێنن دەست و پێی کۆ دەکەنەوە لە ناوچەکە. بەڵام لەو بڕوایدانیم دەستەواژەی گۆڕانی ڕژیم ئەمریکا بیگرێ بە دەستەوە، چونکە ئەوە لە ڕاستیشدا ئیشی خەڵکی ئێران و گەلانی ئێرانن و ئەوانی شەرەوەیان دەوێت. ئەمریکا گۆڕانکاری لە ئێران پێخۆشە بەڵام دەیەوێت بەدەستی خەڵکی ئێران بێ. ئێستاش لە قۆناغێکدان لە قۆناغی تاوتوێکردنن بۆیە زۆر بە تامەزرۆیی زیاتر لە جارانەوە گوێ دەگرن بۆ ڕاو بۆ چوونە جیاوازەکان. جا بۆیە وەختیەتی ئێستا ئێمەمانانیش لەگەڵ ئەمریکایەکان قسەی خۆمان بکەین. زۆر باشە کاک عەبدوڵڵا. دوێنێ عەلی خامنەی وتی کە ئەمریکا هەرچی پارە سەرفەکات لە ناوچەکەدا بەڵام بە زیان بۆ ئەمریکا دەشکێتەوە و قازانجەکە چێتە گیرفانی ئێرانەوە. تۆ بڵێ ئەم هەوڵانشی کە ئێستا هەندوا جار هەوڵێکی دیکەی ئەمریکا نەبێ کە لەوانە هیچی لە سەوز نەبێ، تۆ چۆن نەیبینی؟ گرنگترین شت ئەوەیە ئێران لە بنبەستدایە. ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بژاردەیەکی زۆری لە بەردەستدا نەماوە لە بنبەستێکی ئابووری و سیاسی و ڕۆشنبیری و بنبەستی پەیوەندیە ناوچەیەکان و بنبەستەی نێونەتەوەییدایە. من دەنجی گۆڕان گرنگتر لە هەموو شتێکەوەی لە ناو خۆی ئێرانەوە دەنجی گۆڕان بەرز بۆتەوە. ئێمەی کورد ئەوە نزیک 39 ساڵە باسی گۆڕانی ڕژیم دەکەین، بەڵام بەتەنە بە ئێمە ناکرێت. دەنجی گۆڕانی ڕژیم و نظامی سیاسی لە پتر لە 100 شاری ئێران بەرز کرایەوە. 2-3 مانگ لەوە پێش ئێران لە قەیرانێکی زۆر قوڵدایە. من پێم وایە ئێران ئێستا پیاوە نەخۆشەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. اینجا ئەو مەسەلە دەمێنێتەوە یارمەتی ئەمریکا یا هەر هێزێکی دیکە سەرباخی ئەوانە دەتوانێت کاریگەری خۆی دابنێت. باشە کاک عەبدوڵڵا، ئێران دوژمنی ئێوەیە و دوژمنی زۆر لایەنە، بەڵام دوجار دوژمنی ئەمریکاشە. ئێستا پێم خۆشە بۆمانی ڕوونکەیتەوە ئەوە ئەمریکایە پێویستی بە ئێوە هەیە وەکو چەند هێزێکی ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی دوجار ئێران بڕوخێنێ، یا ئەوە ئێوەن پێویستان بە ئەمریکا بوو بۆ ئەوەی دوجار هاوکارتان بێت وەک ئەوەی لە عێراق ڕوویدا سەدام ڕووخا بتوانێت هاوکارتان بێت و ئێرانتان بۆ بڕوخێنێ؟ کورد میلەتێکی کەمنیە لە کوردستانی ئێران، نزیک 10 میلیۆنن، بەڵام بە تاقی تەنیان ناتوانن ئێران بگۆڕن. بێگومان زەرەرمەندترین لایەن بۆ مانەوەی کۆماری ئیسلامی کوردن، یعنی کوردن زۆرترین زیان دەبن لە مانەوەی ئەم وەزعە و زۆرترین سوودیش دەبن لە گۆڕانکاری. بۆیە کورد پێشەنجی گۆڕانکارین دەبێ ببن و هەشن و بوون ئەم 40 ساڵە نیشانیان داوە. من مافی ڕوای کوردی دەزانم کە پشتیوانی نێونەتەوەیی بۆ داخوازیەکانی خۆی بە تایبەتی و بەگشتیش بۆ گۆڕانکاری سیاسی لە ئێران ڕاکێشێ بۆ لای خۆی. کورد بۆ بێکەس بمێنێتەوە لە دنیا، بە تایبەتی کوردی ئێران دەنجی کەم بیستراوە. ئێمە خوازیاری ئەوەین دەنجی کوردی ڕۆژهەڵات ببیسترێ و پشتیوانی بۆ ڕابکێشرێ لە دنیادا. بەڵام ئەمریکاش پێویستی بە ئێمە هەیە، وایە نییە ئەمە یەکلایە نەبێ. بەڵێ کاک عەبدوڵڵا، هەندێک گلەیی هەبوو لەوەی کە ئەو قسانە ئێوە ئەتان کرد و لێرە لێوێ بڵاو دەبوو لە تیڤیەکانەوە لە سۆشیال میدیاوە. خەون و خولیای خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر لەوە زیاترە کە ئێوە لە ئەمریکا باستان کردووە. سەبارەت بەمە چی وەڵامێکتەیە بۆ هەموو ئەو قسانەی کە لە سۆشیال میدیا بڵاو دەبوونەوە ڕەخنیان لە ئێوە دەگرت، هەم لە ئێوە هەم لە تەرەفەکانی دیکە؟ نازانم مەبەستی جەنابەت چییە. مەبەستی من ئەوەیە کە لەوانەیە ئەو گرفتە لە باشووری کوردستانیشەیە بەرژەوەندی. بەڵێ ئێوە باسی بۆ نمونە بەشێکتان باسی ئەوە دەکەن یەکگرتووی خاچی ئێران و داهاتووی ئێران بەم جۆرە ئێران بەو جۆرە، بەڵام لەوانەیە خەڵکی کوردستان زیاتر مەبەستیان بێ ئێوە بۆ کورد چی بەدەست دێنن، نەک بۆ ئێران، چوە ئێران خاوەن و خەڵکی خۆی هەیە.
بەڵێ وایە بەڵام ئێستا کوردستانی عێراقیش گرنگە تێیدا کە بەغدا چۆنە و کوردستانی تورکیەش گرنگە کە تێیدا ئەنکارا چ وەزعێکی هەیە چ ڕژیمێک لە ئێران لە سەرکارە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر کورد هەیە ئەگەر ئێمە دوو وڵاتی جیاواز بۆیان دیارە ئیشمان بە یەکتری نەدەبوو ئێمە نوێنەری بەرژەوەندی باڵای گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بووین لە واشنگتۆن و ئوروپا و هەموو دنیا و لەوە کەمتر بە دڵنیاییەوە هیچمان نەوتووە ئارەزووی هەمومانمان بەیان کردووە بەڵام تۆ دەبێت تا ڕادەیەک تەعامل و هاوکاری لەگەڵ بکەی لەگەڵ باقی ئۆپۆزیسیۆنی ئێرانی چونکە بەبێ ئەوە ڕژیمت بۆ ناگۆڕێ و ئەگەر نەگۆڕێ ئێمەی تێدا دەفەوتین بۆیە ئێمە سوودمەند دەبین لەو هاوکاریە زەرەر ناکەین بێگومان کاک عەبدوڵڵا دوهەمی پرسیار دەکەم لە کوردستانی عێراق و لە ئێوە بە تەنیا سەدامتان بۆ نەدەکرا بێگومان ڕاستە کاک عەبدوڵڵا بە تەنیا بۆ نەدەگۆڕا بەڵام هاوکاریتان کرد ئەوەی کە دوای 25 ساڵ دوایە خەریکن ناتەبان ئێمەش ممکنەوەمان لێبێت دوایی بەڵێ کاک عەبدوڵڵا دوهەمین پرسیار دەکەم ئەوش ئەوەیە بە گشتی لەوێ داوای چیتان کرد ئەگەر بە چەند خاڵێک ڕوونی بکەیتەوە زۆر بە کورتی ئێمە داوای ئەو داوامان کە پێشێلکاریەکانی مافی مرۆڤمان باس کرد پێویستی گۆڕانی ڕژیممان باس کرد دیارەوە ئەرچی ئێمەیە بەڵام داخوازیەکانمان بۆ هاوکاری لە هەموو دنیا کردووە باسی گەلان و نەتەوە بندەستەکانی ئێرانمان کرد بە تایبەتی باسی کورد و ڕۆڵی کورد و گرنگی کوردمان لە داهاتووی ناوچەکە کرد و کوردمان وەکو هێزێکی جێی باوەڕ ناساند کورد بە تایبەتی کوردی ڕۆژهەڵات کە ئێمە هەوڵماندان نوێنەرایەتی بکەین و پێمان وایە دەبێت جێگە و پێگەی ڕاستەقینەی خۆی پێ بدرێ هەموو ئەو شتانەی کە پێم وایە کوردێکی نیشتمان پەروەری دڵسۆز دەیتوانی بیڵێ ئێمە لەم ماوەدا کە بوومان بە گوێی کاربەدەستان و ڕاوێژکاران و موسساتی ئەمریکاییمان ڕاگەیاندوو. بەڕێز عەبدوڵڵا مهتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕژگەری ڕەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ئەمریکاوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم بووی زۆر سوپاس دەکەین.